بەڕاستی خۆی ئەم بابەتانە لە هەولەعیبە کە داهێنراوە زۆر بووە هۆکارەکەوەیە خەڵکەکە وازی لە دین هێناوە بۆیە دەسیاوە تاوانە خۆ گەر دوورکێتەوە لەوانە دەستباتەوە دینەکەی شتێکی تر ڕوایە زەلام هەیە یعنی وای لێ هاتۆم ڕۆ ئافرەت تەلەفۆنت بۆ کاڵ ئێمە لە دوای عیشاوە تاوەکو یەکی شەو دوی شەو دۆمی ناکەین کۆنکە نەکەین فڵانە مامۆساودەتی حەڵاڵ باش ئەم ئافرەتە چەند ساڵەواکەی دادەجا من خۆم لە دانەیەکم پرسیوتی نزیکی 2 ساڵە خەریکین وتم ئەو 2 ساڵە شەوی بەلایانی کەمەوە تۆ بڵێ 2 ساعتە کوشتەوەتی وایە ئەو 2 ساعتە دیراسی شەرعەکەدا سە چی بوو وڵای ئێستا بەقەر مامۆسایەکی ئاین تەزانی وڵای ئەوتوانی عەشیرەتێ پەروەردەکەی کە تۆ ئافرەتیشی بە کابرا لە چاخانە بەین تاوەردانیشە مەلا بۆی حەڵال کردو ئێمە باش ئەگەر نیوەشی خەریکی دین بێ بەچی توانێ عایلەکەی پەروەردەکە توانێ ماڵ و مناڵەکەی ڕاگرێ تۆ بۆ مەلاچی فتوایەمانە حەڵاڵەکەی تو مەشغوڵیەکەی بۆ کە حەڵال نییە بۆ بە چەندین شێوە سەلمانوانە بەڵام ئەبا ئەهل اللەهوی إلا حله ئەوانی کە خۆیان ئەهلی لەهو لەعیبن چونکە خۆیانەکەن إلا حەڵاڵیان کرد بۆ خەڵک یاخود لە مەسلحەتی حەرەکەکەیان و حیزبەکەیان و جەماعەتەکەیانە بۆیە بێ حەڵالیکەن یاخود کۆمەڵێک لەو دەجاجیلانەی کە لە حركاتەکانی تران و دۆستی ئەمن حەڵالیان کردو نابێ مخالفەیان کە بێ موافقیان کرد ئەمە فتوای سیر و سەمەرێم آخر زمانە کە ئەیبینی بۆیە بە هەموو شێوەیە تۆ بەس مەشغوڵ بە مەشغوڵی شتێکی تر بە مەشغوڵی قورئان مەبەیتەوە تۆ باشترین شتێکی جاری واشەیە ئەو عەمان بەسەرانە بناو ئامڕازە کە وا لە تۆکەن مەشغوڵی شتانێک بی و دوورکەویتەوە لە قورئان کە لە قیامەتە بەر چیەکەوی برشكايتي رسول الله صلى الله عليه وسلم إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا أو قومي من هجري وقرآن ينكرت ريش دارا كان مشغولي دومي نبو طاولة كون كان بوبجي وين حلال كلام يعني تو مشغولي وبي بهجري شي بكي القرآن إيش كاتك أو قريب شي جوابي رسول الله ديتو لقيامته أو شكاته لتوبك لاي الله أما قوما كم قرآن عظيمان بيدرا كمجد شكوي أواني تيابو لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم سركوتنتان لناو كيا لناو قرآن وكبولي لناو طالو دومينا لناو بوبجيو أولين بلاي ستيشن هذا فيه مجدكم وعزكم وشرفكم ابن كثير لتفسير كاوا كلاب العالي وانا يعني شكو من دي سركوتن وريستان لناو قرآن لناو ياريو له لعباني